تشکێک لەسەر ژیانی وەیسی قەرەنی. وەیسی قەرەنی یەکێکە لەو زانایانەی کە لە نێو کوردەواریدا زۆر مەشهور و ناسراوە و تەنانەت زۆر لە پیاوە پیرە نەخوێندەوارەکان و داپیرەکانیش ناوی وەیسیان بیستووە و باسی لێوە دەکەن. بەڵام بەداخەوە گەلێک بابەتی ئەفسانە و دوور لە ڕاستیش لەسەر ژیانی بڵاو کراوەتەوە کە تەم و مژی بە ئاسمانی ساماڵی ساف و بێگەردی ژیانیەوە دروست کردووە. جا بۆ دەرخستنی چمکێک لە ژیانی ئەو خواناسە زاهیدە و ڕەواندنەوەی ئەو تەم و مژانەش کورتەیەک لە ژیانی باس دەکەین. وەیس ناوی وەیس بن عامر بن مالك القرني المراد اليمانية، كنيەکەی ئەبوو عەمرە. ئەم کەڵە پیاوە لە کاتی کۆچکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە لەدایک بووە. یەکێکە لە زانایانی تابعی، واتا بە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم نەگەیشتووە و بە خزمەتی هاوڵانی بەڕێزی گەیشتووە. شایانی باسە وەیس یەکێک بووە لەو زانا زاهیدانەی کە بە یەکجاری وازی لە دنیا هێنا بوو. ئیمام زەهەبی لە وەسفیدا دەڵێت: هذا الرجل وەیس القەرەنی هو سيد التابعين في زمانه. لەوانەش گرنگتر باسکردنی وەیسە لەلایەن پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم لە چەندین مەجلیسی هاوڵانیدا باسی وەیسی کردووە. پێشەوە عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ دەڵێت: گوێم لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بوو فەرمووی: باشترین کەسێک لە نێو تابعیندا پیاوێکە پێی دەڵێن وەیس کە تەنها دایکێکی هەیە زۆر بۆ دایکی باشە. ئەم وەیسە گیانی تووشی بەڵەکی دەبێ، لە خوا دەپاڕێتەوە، چاک دەبێتەوە، تەنها بەقەدەر درهەمێک نەبێ لە پشتی نەبێ. دە ئەی عومەر، بڕۆ داوای دوعای لێخۆشبوونی لە خوای پەروەردگار لێ بکە بۆ خۆتان. ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لەسەر بێت لە ڕاڤەی ئەم فەرموودەیەدا دەڵێت: لە باسکردنی وەیسدا موعجزەیەکی ئاشکرا و ڕوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیە. هەروەها دەڵێ لەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئیمام عومەر دەڵێ: هەر کاتێک توانیت بگەیتە وەیس خۆتی بگەیەنێ و داوای دوعای لێ بکە. ئەوە دەردەخات کە سونەتە داوای دوعای خێر و لێخۆشبوون لە پیاوچاکان بکرێت، هەرچەند داواکار فەزلی لێ داوا لێکراو زیاتر بێت. ڕۆژگار هات و ڕۆیشت و فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دڵ و گوێی ئیمام عومەردا دەزرینگایەوە و چاوەڕوانی ئەو ساتە وەختەی دەکرد کە وەیس ببینێت. بۆیە پاش چەندان ساڵ ڕۆژگار گەیشتە سەردەمی خلافەتی ئیمام عومەر. هەر ئەوەندە کاروانێکی ئەهلی یەمەن دەهاتن، پێشەوا عومەر دەڕۆیشت بۆ ناویان و پرسیاری وەیسی لێ دەکردن. تا سەرنجام لە کاروانێک دەپرسێت: ئایا وەیسی کوڕی عامرتان لەگەڵدایە؟ وتیان بەڵێ. ئیمام عومەر وتی: تۆ کاتی خۆی تووشی نەخۆشی بەڵەکی بوویت کە هەموو گیانتی گرتە بێتەوە و دوایی لەخوا پاڕایتەوە و چاکی کردویتەوە، تەنها شوێنی درهەمێک نەبێت؟ وەیسیش دەڵێ بەڵێ. ئیمام عومەر دەڵێ: تەنها دایکێکت هەیە؟ وەیس دەڵێ بەڵێ. ئیمام عومەر دەڵێ: دەمن لە پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم بیستووە دەیفەرموو: یەکێک ناوی وەیسی کوڕی عامرە لەگەڵ کاروانی یەمەنیدا دێت و لە هۆزی موراد و لە خێڵی قەرنە کە پێشتر لاشەی تووشی بەڵەکی بووە و چاک بووەتەوە. شوێنی درهەمێکی ماوە، دایکێکی هەیە زۆری بۆ باشە، هەر شتێک لە خوا داوا بکات بۆی جێبەجێ دەکات ئەگەر سوێند بخوات. ئەگەر توانیت بیگەیتێ بچۆ بۆ لای و داوای دوعای خێر و لێخۆشبوونی لە خوا لێ بکە. ئەی وەیس، دەتۆش داوای لێخۆشبوونم بۆ بکە. ئیتر وەیس داوای لێخۆشبوونی بۆ کرد. اینجا ئیمام وتی: دەتەوێت دوای حەج بچیت بۆ کوێ؟ وەیسیش وتی: دەمەوێت بڕۆم بۆ کوفە. ئیمام عومەر وتی: ئایا نامە بۆ والی بنووسم هاوکاریت بکات؟ وەیس وتی: نامەوێت خەڵک بمناسێت و لە نێو خەڵکیدا دیار بم. ئیمام عومەر وتی: لەمڕۆ بەدواوە تۆ هەر لەگەڵ مندا دەبی و لێم جیا نابیتەوە. کە وەیس گوێی لەم قسە بوو هەستا و ڕۆیشت. ئیمام عومەر وتی:
ئەی وەیس نەڕۆیت و لە جێگەی خۆت چاوەڕێم بکە دەسمە شاری مەککە هەندێ مەسرەفی ڕێگەت بۆ دێنم. وەیس وتی ئیتر نامبینیتەوە و پێویستم بە مەسرف نییە و چاوەڕێشت ناکەم ئەی پێشەوای موسڵمانان. من و تۆ کۆسپێکی گەورەمان لە ڕێگەدایە تا بیبڕین و بگەینە ڕەزامەندی خوا و بەهەشتی بەرین. ئەو کۆسپەش بە لە خواترسان و لاوازبوون بەدەست دێت. ئیتر لە خوا بترسە خوا ڕەحمت پێدەکات. وەیس لە شاری کوفەدا دوای حەزکردن هەرچۆنێک بوو وەیس گەیشتە شاری کوفە. لەلایەک بە بژێوی ژیانیەوە خەریک دەبێ و لەلایەک خەریکی زانست و زانیاری دەبێت. بۆ زیاتر ئاگاداربوون با بچینە لای یەکێک لە هاوڵانی دڵسۆز و نزیکی وەیس کە هەڕەمی کوڕی حەیانە بۆمان باز دەکات و دەڵێت لە بەسڕەوە ڕۆیشتم بۆ کوفە کارم نەبوو تەنها بینینی وەیس نەبێ. کاتێک ڕۆیشتم لە قەراغی فورات دەستنوێژی دەشۆرد و جلەکانی خۆی دەشۆرد. هەرچەندە من پێشتر نەمدی بوو نەمدەناسی، بەڵام بەپێی ئەو وەسفەی بۆ منیان کردبوو زانیم کە ئەوە پیاوێکی باڵا بەرزی سەرتاشرا و ڕیشێکی پڕ و سڕ و درێژ شێوازێکی بەهەیبەت و سامناکی هەبوو. ئیبن حەیان دەڵێ سەلامم کرد و وتم وەیسی برام چۆنی؟ لە وەڵام داوتی خوا پاداشتت بداتەوە ئەی هەڕەمی کوڕی حەیان. وتی من لێرم چۆن منت دۆزیەوە؟ وتم خوای پەروەردگار تۆی پێنیشاندام. ئیبن حەیان باشە وەیسی برام، ئەی تۆ چۆن ناوی من و باوکمت زانی؟ خۆ هێشتا یەکترمان نەناسیوە. وەیس وتی ڕاستە یەکترمان نەناسیوە، بەڵام ڕوحەکانمان یەکتریان ناسیوە. تۆش قسەد لەگەڵ ڕوحمدا کرد و دیارە ڕوحی بڕواداران خوای پەروەردگار بە یەکتریان دەناسێنێ و بالاشەکانیش لە یەکترەوە دوور بن. ئیتر پێکەوە دانیشتن و پاش ماوەیەک جلەکانی وشک دەبێتەوە. دەستی ئیبن حەیان دەگرێ و بە قەراغی فوراتدا هێدی هێدی دەڕۆن و وەیس دەڵێ ئەی ئیبن حەیان گوێ بگرە، حەقترین و ڕاستترین و جوانترین وشەی وتەکانی خوای پەروەردگارە. پەروەردگار دەفەرموێت ئینە یەومە الفەصل میقاتهم ئەجمەعین، واتا بەڕاستی ڕۆژی قیامەت کە ڕۆژی جیاکردنەوەی ڕاستی و ناڕاستیەکانە حەق و ناحەق وادەی هەموویانە سەرجەم. کە ئەم ئاەتە دەخوێنێ وەیس هاوارێکی لێ هەڵدەستێ کە ئیبن حەیان وا دەزانێ لە هۆش خۆی چووە، کە بەردەوام دەبێ و دەست دەکات بە خوێندنی ئاەتەکە یەومە لا یغنی مەولە عن مەولە شەیئا ولا هم ينصرون إلا من رحم الله إنه هو العزيز الرحيم. واتا ئەو ڕۆژە ڕۆژێکە هیچ گەورەیەک فریای بچووکی خۆی ناکەوێت و پشتگیری ناکرێت لەلایەن هیچ کەسێکەوە و کەس هاوکاریان ناکات مەگەر کەسێک خوا ڕەحمی پێ بکات، ئەو خوایەی کە بەڕاستی باڵا دەست و بەڕەحم و بەخشندەیە. پاشان وتی ئەی هەڕەم بزانە هەموو دەمرین، دەبێ بۆ مردن خۆمان ساز و ئامادە بکەین. باوکت مردووە خۆیشت دەمریت، جایان بۆ بەهەشتیان بۆ دۆزەخ. اینجا باوکە ئادەم و دایکە حەوا مردوون. حەزرەتی ئیبراهیم عەلەیهی السەلام مردووە، موسا عەلەیهی السەلام مردووە کە ڕاستەوخۆ لەگەڵ پەروەردگارە دەدووە. پێغەمبەری ئیسلام صلی الله عەلەیه وسلم سەروەر و پێشەوای پێغەمبەران مردووە. ئەبوو بەکری خەلیفە مردووە. من و تۆش سپەینێ دەچینە ڕیزی مردووانەوە. پاشان هەندێک دوعای خێر و لێخۆشبوونی بۆ هەڕەم کرد و وتی هەرگیز مردن لە یاد نەکەیت، تەنها بۆ ساتە وەختێکیش، بەگەل و قەومەکەشت ڕابگەێنە کە گەڕایتەوە لایەن. پاشان دەستەکانی بۆ ئاسمان بەرز کردەوە و وتی پەروەردگارە ئەم برایەوا دەردەبڕێت لەبەر خاتری تۆ منی خۆش دەوێت، هەر لەبەر تۆش هاتووە بۆ لام. پەروەردگارە داوات لێ دەکەم پێکەوە لە بەهەشدا کۆمان کەیتەوە لە دارولسەلام، سەردانی یەکتری بکەین. پەروەردگارە قەناعەتی پێ ببەخشە لە دنیادا، یەکەم ڕازی بێت بۆی پێی دەبەخشیت، بەسەر فرازی و بە ئاسانی بیگوزەرێنێ، هەروەها بیگێڕە لە بەندە سوپاس گوزارەکانت. اینجا تەوقە لەگەڵ ئیبن حەیان دەکات و دەڵێ بە پەروەردگارێکت دەسپێرم کە سپاردە زایە ناکات. بەڵام ئیتر نەتبین و نەمبینی و پرسیارم نەکەیت و بە دوامدا نەگەڕێیت و خەمت نەبێ لە بیرت ناکەم و دوعای خێرت بۆ دەکەم. ئیتر بە گریانەوە لە یەک جیابوونەوە.
ئیبن حەیان دەڵێ وەیس خۆی کرد بە کۆڵانێکدا زۆری بۆ گەڕام نەمدۆزیەوە ئیتر منیش گەڕامەوە بۆ بەسڕە. هاوڵانی وەیس دەگێڕنەوە کە زۆر دەستکراوە و سەخی بووە، هەرچی پەیدا کردووە بەخشیویەتی، تەنانەت زۆر جار جلوبەرگەکەی بەریشی بەخشیوە و تەنها ئەوەی ماوەتەوە کە عەورەتی پێدا پۆشیوە. زۆر جار هەموو خواردنەکەی بەخشیوە و خۆی بە برسێتی سەری ناوەتەوە، بەڵام کە بەخشیویەتی وتویەتی پەروەردگارە من چیم لەدەست هاتووە بەخشیومە، ئیتر هەر کەس لە برسا مرد یا بەڕوت و قوتی مرد سەرزەنشتی من مەکە لەسەری. جارێکیان لە مزگەوتی کوفە دادەنیشێت، پیاوێک لە خێڵەکەی خۆی کە دەیناسی و دەزانێ وەیسە و دەڵێت ئەی برای مرادی چۆنت ڕۆژ کردوتەوە؟ وەیس دەڵێ ڕۆژم کردوتەوە بە سوپاسگوزاری پەروەردگارم. ئەی ڕۆژگار چۆن تێدەپەڕێنیت؟ وتی ڕۆژگاری کەسێک چۆن تێدەپەڕێت کە ئێوارەی لێدێ بە هیوانیە ڕۆژ بکاتەوە، کە ڕۆژ دەکاتەوە بە هیوانە بێ ئێوارەی لێبێت، نەزانێت بۆ بەهەشت دەچێت یا بۆ دۆزەخ. جابرای مرادیم کوا مردن خۆشی و خۆشگوزەرانی بۆ بڕوادار هێشتۆتەوە؟ هەستکردن و حەقی وای لە ماڵ و سامان دەبێت چی بۆ مسلمان بهێڵێتەوە؟ حەقوتنی بڕوادار کوا برادەر و هاوڕێی بۆ هێشتومەتەوە؟ بەڕاستی ئەو وتانە لە ژیانی وەیسدا بوو بە واقع و وسەیدەی کوڕی جابر دەگێڕێتەوە لە مزگەوتەکانی کوفە یەکێک وتاری دەدا، کەسم نەدیبوو بەو زۆرە وتار بدات. پاش ماوەیەک دەنگی نەما و دیار نەبوو. پرسیارم کرد، وتیان ئەوە وەیسی قەرەنی بوو. بە دوای داگەڕام تا بیدۆزمەوە، پرسیارم لێ کرد. بە دوای داگەڕام تا دۆزیمەوە و پرسیارم لێ کرد بۆچی ماوەیەکە دیار نیت و وتارمان بۆ نادەیت؟ دەستی برد بۆ جلەکانی کە زۆر شڕ بوو، کەڵکی ناو مەجلیسی نەبوو، هاوڵەکانی گاڵتەیان پێدەکرد. منیش پێم وت ئەم عەبایەی من بۆ تۆ، کە واموت ناو چاوی گرش کرد و وتی نامەوێت، بەڵام من زۆر لەگەڵیدا خەریک بووم تا قبوڵی کرد و وتی ئاخر خەڵک عەباکەی تۆ بە من ببینن گاڵتەم پێ دەکەن. وسەید دەڵێ منیش بە خەڵکەکەم وت چیتان لەم پیاوە دەوێت وازی لێ بهێنن. پاش ماوەیەک خەڵکی ڕۆیشتن بۆ حەج و هەندێ لەوانەش کە گاڵتەیان بە وەیس دەکرد چوون بۆ حەج. لە شاری مەدینە پێشەوا عومەر خوای لە ڕازی بێت دەچێت بۆ لایەن و پرسیاری وەیسیان لێ دەکات و دەڵێ پیاوێکی قەرەنیتان لایە؟ وتیان بەڵێ. یەکێکی لێ پێی دەڵێن وەیس. ئیمام عومەر وتی ئەو پیاوەی لە یەمەن هاتووە بۆ لاتان ناوی وەیسە و تەنها دایکی بەجێهێشتووە، هەر کەس لە ئێوە پێی گەیشت با داوای دوعای خێری لێ بکات. من دەزانم لە کوفەیە. ئیتر دەستی کرد بە وەسفکردنی بۆیان. ئەوانیش وتیان ئەو پیاوەی تۆ باسی دەکەیت لای ئێمەیە، بەڵام خەڵک گاڵتەی پێ دەکەن. ئیمام عومەر وتی گاڵتە بە وەیس دەکەن؟ یەکێکیان وتی بەڵێ. ئیمام عومەر وتی گەڕایتەوە فریاکەوە خۆت بگەیەنە وەیس. ئیتر کە کاروان گەڕایەوە ئەم کابرایە پێش ئەوەی بچێتەوە ماڵی خۆی چوو بۆ لای وەیس. پێیوت ئەوە چییەوە هاتوویت بۆ لام؟ جاران وا نەبوویت. کابراوتی بە خزمەتی ئیمام عومەر گەیشتم و باسی تۆی بۆ کردم. داواکارم گردنم ئازاد بکەیت و دوعای خێرم بۆ بکەیت. وەیسیش وتی تا پەیمانی دووشتم پێ نەدەیت دوعات بۆ ناکەم. یەکەم ئیتر گاڵتەم پێ نەکەیت و دووەم هەرچیت لە ئیمام عومەر بیستووە بۆ کەسی نەگێڕیتەوە. کابراش وتی پەیمان دەدەم. ئیتر وەیس دوعای بۆ کرد و کابراش ڕۆیشت. بۆ ساڵی داهاتوش ئیمام عومەر لە حەجدا و لە مینادا بانگی ئەکرد و ئەیوت ئەی قەرەنیەکان، ئایا وەیستان لەگەڵدایە؟ ئیتر کەوتە وەسفکردنی وەیس بۆیان. تا کابرایەک هەستا وتی ئەی ئەمیری بڕواداران، ئەو پیاوەی باسی دەکەیت شێتێکە بەتەنها لە کونجێکدا دەژی و تێکەڵی خەڵک ناکات. ئیمام عومەر لە وەڵامی داوتی منیش ئەو پیاوە دەڵێم کە گەڕانەوە بیدۆزنەوە و سەلامی من و پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم پێ بگەێنن. کاتێک ئەم هەواڵەی ئیمام عومەر ڕەزای خوای لێبێت و سەلامەکەی دەگاتەوە بە وەیس، دەڵێ بەڕاستی ئەمیری بڕواداران ناساندمی بە خەڵک و کەشفی کردم. اینجا دەڵێ اللهم صل على محمد وعلى آله
السلام على رسول الله. ئیتر وەیس شپرزە بوو تێکچوو ڕۆیشت، بەڵام لە هیچ گەڕەک و شوێنێکدا بە زۆری نەدەمایەوەتانە ناسرێت. پاش ماوەیەک وەیس لەگەڵ سوپای ئیسلامدا بۆ ڕزگارکردنی ئازەربایجان کەوتەڕێ وەک سەربازێکی عاشقی شەهادەت. عەبدوڵڵای کوڕی سەلەم ڕەزای خوای لێبێت دەڵێت لە سەردەمی خلافەتی ئیمام عومەردا ئازەربایجانمان ڕزگار کرد و وەیسی قەرەنیشمان لەگەڵ بوو. لە گەڕانەوەمان هەستمان کرد نەخۆشە، ئەوەی پێمان کرا بۆ چارەسەری کردمان، بەڵام زۆری نەبرد لە ڕێگا کۆچی دوایی کرد. لە ڕێکە لاماندا بوو هەر لەوێ شۆردمان و کفنمان کرد و نوێژمان لەسەر کرد و بە خاکمان سپارد. هەزاران سڵاو لە گیانی پاکی وەیس و هەموو زانا و مجاهید و خواناسانی ڕاستەقینە.